سڵاوتان لێبێ بینەرانی شارپرس ئەمڕۆ لە پارکی دەواازەی شاری ڕانیا یەکەمین فیستیڤاڵی بەرهەمە کشت و کاڵیەکان بەڕێوە دەچێتواری دیارە ئەم فیستیڤاڵە بە ئامادەبوونی بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سامانە ئاویەکان بەڕێوە چوواتە خۆیان لێرە ئامادە بوون لێرە چەندین بەرهەمی کشت و کاڵی ناوخۆیی نمایش دەکرێت ئەمڕۆ بەرهەمی جوتیاران هەر لە بەرهەمەکانی میوە و هەروەها هەنگوین و بەرهەمی ماسی و چەندین بەرهەمی تر تەنانەت کاری دەستی خانمانیش لێرە نمایش دەکرێت من دەمەوێت قسە لەگەڵ خۆیان بکەم وا دیارە ئەم بەرهەمی هەنگوینە بزانین ئەم هەنگوینەی کوێە سڵاوتان لێبێ سپاس بەچی بەشداری کردووە؟ ئەمە بە هەنگوینی سروشتی دوو ناوچەی جیاوازی کوردستان یەکیان بناری قەندیلە یەکیان بناری کۆکوڕیا ناوچەی چنارنەکانی کوێ ئی داترشەکان چۆن بوو بڕیاردا بەشداری لەم فیستیڤاڵە بکەیت؟ وڵای یەکەم جار بوو دەبەرەکەشمان پێویستی بە فیستیڤاڵێکیەوە هەبوو بۆ دەوڵەمەندکردنی فیستیڤاڵەکە بەرزاریمان کە دەڕاستی خۆمان هەنگیمان لە ماڵش بۆ دەفرۆشێ بەڵام پێمان خۆش بۆ شتێکی جوانیش بۆ ئەو دەڤەری بکرێن تا چەند گرنگە کە بەرهەمە کشت و کاڵیەکان لە فیستیڤاڵێکی ئاوادا نمایش بکرێن ساڵانە زۆر گرنگە هەم بەرهەمەکە هەم جوتیارەکەش دەناسێنرێت و هەم هەنگاوانەکەش ئەوە زۆر گرنگە بۆ بەرێک کەوتن بۆی دەرناسین شتێکی زەرورە ڕاستی بۆ پێشترش کراوە بەڵام جارەکانە بێگەرخان کردی دەست خۆشیە دەکەم مێژێکی بۆ خۆتەوە مار کرد کارێکی باش لە ڕاستی تۆ هەنگاوانێک پێت وایە هەنگوینی کوردستان تا چەند سروشتیان هەنگوینی کوردستان قسەی من نییە وە قسەی تاقیگازانستەکانی جیهانەکە تەنی جار یەکەمی هیناوە ینی ئەوە شتێکی واردە شتێکی واقعەکە هەنگوینی کوردستان هەنگوینێکی دەرەجەیەکە لە مەتەقیدا چونکە چەندی زار لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئەفریقی یەکەمی ئەوە یانی شایدی ئەوەیدا بەڵێ بینەرا من دەمەوێت ئاماژە بۆ بکەم جگە لە جوتیارانی دەڤەری ڕاپەڕین جوتیاری چەند شوێنێکی کەس چەند شار و شارۆچکێکی دیکە بەشداریان لەم فیستیڤاڵە کردووە بە بەرهەمی جیاجیا وا دیارە دەڤەری ڕاپەڕین بەناوبانگە بە بەرهەمەکانی گڵۆبە ڕۆژە و گەن و جۆ و نۆک و ماش و کونجی و چەندین بەرهەمی کەش خۆشبەختانە ئەمڕۆ لە بەڵێ بەڕێوەری کشتکامان لەگە سڵاو لێبێت سڵاو لە جەنابتان چۆن بوو ئەم بڕیارتاندا کە فیستیڤاڵێکی لەم شێوەیە بکەنەوە ئەمڕۆ لە دەڤەری ڕاپەڕین دیارە ئێمە پێشتر ئامادەکاری تەواومان کردووە کە بەرنامەیکردنەوە یەکەمین فیستیڤاڵی بەرهەمە کشتتوکاڵەکان و بەرهەمی خۆماڵی سنووری دایرە ڕاپەڕین ئەنجام بدەین لێرە خۆتان ئاگاتانێت بە خۆشحاڵی ئەمڕۆ بە ئامادەبوونی جەنابی وەزیر ئەم پێشانگایە کرایەوە کە ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت بۆ خستنەڕووی بەرهەمە کشتتوکاڵی خۆماڵەکانی ئەم سنوورە و خەڵکی سنوورەکانی تریش بەشدار بووە ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت ئەمڕۆ کاتژمێر دەکراوەتەوە بە ڕۆژانی 14 و 15 مانگیش بەردەوام دەبێت بۆ ناساندنی ئەم بەروبوومی ئەم جوتیارە بە ڕێزانەیە تەواوی کە خۆتان بینیتان بەرهەمێکی زۆر باش و جوانی خۆماڵی ئارسکرا بوو و نزیک 55 جوتیار و بەرهێن و خاوەن و سنگە کشتتوکاڵی کۆمپانیەکان بەشدار بوون کە زۆر گرنگە بۆ ناساندنی بەروبوومەکان بەرهەمەکان زۆر بوون بەرهەمی میوە هەبووە کارک هەبووە بەرهەمی هەنگوین هەبووە بەرهەمی ماسی هەبووە ئەلەف هەبووە سەمات هەبووە ئومەهات هەبووە گوڵ و نەمامی کوردەواری هەبووە دۆرە بەرهەمەکان جۆرا و جۆر بوون و زۆر بوون هەروەک دەزانین دەڤەری ڕاپەڕین بە چەندین بەرهەم بەناوبانگە یەکێک لەوانە بوون کوندی و ماشە بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی ئەو ئەم بەرهەمە کەمی کردو دووتاری کەمتە ئێوە چ ئامادەکاریەکتان کردووە یاخود لەگەڵ وەزیری کشتتوکاڵ چۆن قسەتان کردبووی ڕوبەڕووی وشکە ساڵی دیارە وشکە ساڵی خۆتان دەزان شتێکی عالەمیە سەر زاتری جیهانی گرتوتەوە کەش و هەوا گۆڕاوە ئاستی ئەو زۆر دابەزیوە پلەی گەرما بەرز بۆتەوە بۆی ئەو هۆتۆی کەمبوونەوەی ئاو ئەمە هەرچەندە سەرڕای هەموو هۆکارانش بەڵام بەردەوام هانی جوتیارەکانمانداوە چەندمان پێکرا بێ هاوکاریم کردوون لە بیرلێدان لە پەیدابوونی سەرچاوی ئاو لە پاکردنەوەی سەرچاو ئاویەکان بۆ ئەوی جوتیاران ساردنەوە بەردەوام بن لە بەرهەمێنانی ئەم جۆرە بەروبمان سوپاس بۆ بەڵێ بینەران هەروەک دەبینن ژمارێکی زۆر لە هاوڵاتیان سەردانی ئەم فیستیڤاڵەیان کردووە و لە نزیکەوە سەیری بەرهەمەکان دەکەن و بەشێکی زۆریشان بەرهەمەکان تاقی دەکەنەوە و دواتریش دێکڕم من دەمەوێت بگەڕێم بزانم بەرهەمەکان چی و چین
و ئەو بەرهەمانەی کە لە دەڤەری ڕاپەڕین زیاتر بەرهەم دەهێنرێن چین تۆ بەچی بەشداری ئێمە بە زەیتی زەیتونی ڕانیا بەرهەمێکی ناوخۆیە بۆ 3 ساڵ لەمێ کارگەدا مەزراوە بەرهەمەکانمان لە مووی سەرتان سەری کوردستان دەست دەکەوێ و بەردەستە بە کوالیتێکی زۆر بەرز و زۆر باش ئێمە لە هەوڵداینە بەرهەمی زەیتی زەیتون بەرەو پێش بەرین لە وڵاتەکەماندا کە لە ئێستادا لە هەوڵداینە بەچاندن و بەڕوبەرێکی فراوان لە زەیتون. بەڵێ ئەو زەیتونانەی کە ئێوە دەیکەن بە زەیتون بە زەیت لەکوێ لە ناوخۆ بۆتان دیاخود لەدا ئێمە ئەو زەیتونێکە بۆ مادێت کوردستانە بە تایبەتی کۆیە هەولێر بەحشیقان وە سلێمانیش بەشێکی زۆریشی مەتیقی خۆمانە کە بیتوێنە پیشدەرە ڕێژەیەکی زۆر باز زەیتون سێنراوە و لە سادە لە حاڵ ئێسادا خاڵک زیاتر چونکە بەرهەمی زەیتون جاران کە بەرهەمی زەیتون نەدەزانرە چی لێ بکرێت بەڵام لە ئێسادا کۆمەڵە کارگەدا مەزراوە بە تایبەتی کارگەی ئێمە کە هەم لە قوتو دەنرێت و بە شێوازێک زۆر ڕێکپێک دەکرێتە ناو بازاڕەوە بە کوالیتێکی زۆر بەرز. زۆر سپاس بۆ تۆ بەڵێ وا دیارە بەرهەمەکان زۆر نزیکەی 54 جوتیار لێرە بەشداریان لەم فیستیڤاڵە کردووە خۆشبەختانە خەڵکێکی زۆر سەردانی ئەم فیستیڤاڵە دەکەن و یەکێکی دیکە لە بەرهەمەکانی دەڤەری ڕاپەڕین بەرهەمی ماسیە وا دیارە دەڤەری ڕاپەڕین بە ماسیش بەناوبانگە لەبەر ئەوەی دەریاچەی دووکان دەکەوێتە بەشێکی دەکەوێتە ناو خاکی دەڤەری ڕاپەڕین یەکێکی دیکەش لە بەرهەمەکانی دەڤەری ڕاپەڕین گلۆبە ڕۆژەیە سڵاوتان لێبێ ئەمڕۆ بە گلۆبە ڕۆژە بەشداریتان وەڵی ئەساسەکەمان سوایە سەر ئەمار بۆ زیاتر هەر لەسەر گلۆبە ڕۆژە تاسەن گرنگە کە زیاتر گرنگی بە بەرهەمی گلۆبە ڕۆژە بدرێتە وڵی گلۆبە ڕۆژە بە زیاتر سوایە و بەرهەمانی سوودی ئابووریان بەرزە پەرە بۆ بەرهەمانە بدرێگەر کشتتوکاڵیشم سوودی ئابووریان زیاترە ساسۆیانمانە سوودی ئابووری بەرزە بەڵێ ئەمە چی ئەگەر بتوانی بۆم باس بکەیت ئەمە سویا بەرهەمێکی کشتتوکاڵێ لە پاخلەمەنیەکانە کە سوودی ئابووری بەرزی هەیە و شیری سوای لێ بەرهەمدێ هەروازێتی لێ بەرهەمدێ گۆشتە وشکەی لێ بەرهەمدێ هەروە ئارد و نیشاستەشی لێ بەرهەمدێ لێرە لە دەڤەری ڕاپەڕین ئەم بەرهەمە دەچێت 3 ساڵە لە توێژنەوەدا ئەمە 3 ساڵە چندرێ لە دەڤەری ڕاپەڕین سەرکەوتوو بۆ ئەم بەرهەمە ڕێژێکی لە سەدا 99 سەرکەوتوو بۆ ئەمەش ئەنجامەکەیەتی ببین مەساوی خۆتان گەر 1 کیلۆ 300 کیلۆ دەبڕێت تاسەن گرنگە ئەم بەرهەمانە لەم جۆرە فیستیڤاڵانەدا زۆر گرنگە تا ئێستاکانە شتێکی وان نەکراوە یانی بێت و کشتتوکالێک بە سوودی ئابووری هەبێت یانی ئەمە شتانی گەردەسین تەنها کشتتوکاڵ و خواردنە بەس ئەمە کشتتوکاڵە بۆ پیشەسازیش دەبێت بەرهەمێکی کشتتوکاڵێ و پیشەسازیشە بەڵێ بینەران ئەو دیمەنانەی بینیتان دیمەنی فیستیڤاڵی ئەمڕۆی شاری ڕانیە بووە دیارە هەروەک پێشتێکی باسم کردم فیستیڤاڵە چەندین بەرهەمی جوتیاران لێرە نمایش کران نزیکەی 55 جوتیار لەم دەڤەرەوە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان بەشداری ئەم فیستیڤاڵەیان کردبوو بەرهەمەکان جیابوون هەروەک باسم کرد بەرهەمی میوە هەنگوین و ماسی تەنانەت کاری دەستی خانمانیش لێرە نمایش کرا ئەم فیستیڤاڵە بەردەوام دەبێت لە ڕۆژانی دواتر دواتە 14 و 15 مانگیش فیستیڤاڵەکە لێرە لە پارکی دەروازەی شاری ڕانیە بەردەوام دەبێت.